خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکەکەین کە ڕۆژانە هەفتانە لە شار و شارۆچەکان لە کاتی پێگەیشتنی بەرووبوومەکانە بەرووبوومە جیاوازەکان ڤیستیڤاڵ و پێشەنگای خواردن ئەکرێتەوە بە ناونیشانی خواردن بەڵام باش بەڵام کۆمەڵێک بابەتی دیکەش لە خۆی ئەگرێ لە ناو ئەو پێشەنگا و ئەو با بڵێن ڤیستیڤاڵانەدا. پێشانگای بەرهەمە خۆماڵیەکان لە ڕۆژانی ڕابردوو لە تەقتەق بێگومان کرایەوە و تەقتەق یەکێکە لەو شوێنانەی کە بە هەنجیریش بەناوبانگە و با بڵێن هەنجیرێکی باشی لێ و ئەو هەنجیرەشی پڕفرۆشە بەڕاستی. ئێمە لەسەر ئەو پێشانگایە و کۆی بابەتە کشتتوکاڵیەکان میوانداری بەڕێز سەباح عوسمان بەڕێوەبەری کشتتوکاڵی قەزای تەقتەقمان کردووە کە ڕاستەوخۆ لە تەقتەقەوە لەگەڵمانە کاک سەباح سڵاوی خوارد لەبێت. گرنگی ڤیستیڤاڵ و پێشانگایانەی کە بەرووبوومی ئەو ناوچەیە و لەو وەرزەی پێگەیشتنەدا کە ئەو بەرووبوومە پێگە لە میانی پێشانگایەک ڤیستیڤاڵێکە ئەخرێتە ڕوو، گرنگی ئەم جۆرە کارانە لە چیدایە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان، ئەم ساڵ لەژێر چاودێری قایمقامەتی قەزای تەقتەق بۆ قایمقامی قەزای تەقتەق و بەشی ڕۆژمێری تەقتەق و بەڕێبەرتی گوژاری کوێیە و بەشی کشتتوکاڵی تەقتەق هەستان بە فیزیڤالێکی قەشەنگ لە قەزای تەقتەق. ئەم فیستیڤاڵە ئەمە ساڵی چوارەمە بەڕێوە دەچێت. ساڵ لە دوای ساڵ جوتیارانمان بە گوڕوتینەکی باشەوە بەشداری لەم فیستیڤاڵ دەکەن. هیچ ساڵێکم و کوڕیمان بە بەز ئەم ساڵ ئەلحەمدوللا سوپاس بۆ خوای گەورە جوتیارێکی زۆر بەشداری کردووە، گەشتارێکی زۆر ڕووی لە سنوورەکەمان کردووە، بەرهەمێکی زۆر باشمان هەیە لە قەزای تەقتەق. لەگەر ئەوەشدا ئەهمیەتی ئەو فیستیڤاڵە لەوەدا دەتوانن بیسەلمێنن کە قەزای تەقتەق تاکە شارە تاکە شارەکە لە هەرێمی کوردستان کە بەرهەمێکی زۆری هەنجیر و هەم بابەتە خۆماڵیەکانی هەبێ. هەر لە ئەو فیستیڤاڵەش کە ئێستا گە بۆتان باز بکەم، ڕێژەی جوتیاران لە قەزای تەقتەق لەم فیستیڤاڵەدا کە بۆ ساری چوارەم بەڕێوەچووە دەتوانم برێم بە 50 بۆ 60 جوتیار بەشداریان کردووە. لەگەڵەوەشدا ئەم جوتیارن کە بەشداریان کردووە تەنها هەرهی قەزای تەقتەق نەبوونە، هەندێکیان لە شوان و شێخ زێنی هاتوونە، هەندێکیان لە سێگرکان هاتوونە، بەشیان لە قەزای کۆیە و هەڵەبجە و کەرکووک و دەربەندیخان و شەقڵا و هەموو شوێنەکان بەشداریان تێدا کردووە. بەس ئەمەی زیاتر کە لە تەقتەق گرینگە و باوە هەنجیرەکە فیستیڤاڵی هەنجیرە. ئەگەرنا چەند جوتیارێکمانەیە دەتوانم برێم 56 جوتیاری کەم جارە بە کاری دەستی بە خواردی کوردەواری بەشداریان لەم فیستیڤاڵە داکردووە. زۆر باشە وەکو زانین کە تەقتەق بەناوبانگە لە هەنجیردا و دوانێکی لێکدانەبراون، بەڵام هۆکار چییە کە ساڵانێکی زۆرە هەنجیر هەیە و تازە گرنگی دەدرێت بەم جۆرە پێشەنگایانە و وەکو پێویست نەبوو ئەم جۆرە پێشەنگایانە یان کەمتر بایەخی پێدراوە؟ بەڵێ خۆتان دەزانن بەنسبەت ئەوەی کە ئەو چوارەمی ساڵە بایەق بوو بابەترێ لەوانی لەو پێشتر لە ڕووی سۆشیال میدیا و ئیعلام و ئەم بابەتانە وەک ئێستا نەبووبی. ئێستا خۆتان دەزانن کەمێ باشی باسی بابەتی فیستیڤاڵ دەکەن لە قەزای تەقتەق. ڕاستەوخۆ هەموو دنیا دەزانی کە ئەم فیستیڤاڵە بەڕێوەچێت. لەوانەیە پێشتر وەک پێویست ئەم بابەتانە وەک پێویست نەبووبی. جوتیارانیشمان ساڵ بە ساڵ بەخۆ دەزانی زیاتر هۆشیار دەبنەوە لەو بابەتە، بۆی حەزیان لە دەبیست ئێستا ساڵ یەکەم کەم بوو، ساڵی دوم زیاتر و ساڵی سێم زیاتر، ئەم ساڵ لەوە زیاتر بوو و بەرهەمەکی جوانیشان زیاتر نمایش کرد. لەوانەیە ساڵی پار هەنجیرەکان هەڕەمەکی هینابی بەو شێوەنەوە، بەس ئەم ساڵ زۆر لە ساڵانی زیاتر هەنجیرەکەی جوانتریان هینە پێشکەشیان کردیە. لەبەرەوە لەوانەیە زیاتر ئێستا لەو ڕۆوە دەستگای ئیعلامی سۆشیال میدیاکان ئەو بابەتە زیاتر بڕژێن بۆ ڕێژەی جوتیار زیاتر بەشداری بکە و جوتیارەکان زیاتر بێنە ناو بابەتەکەوە. بەڵێ پرسیارە گرنگەکە لەوەیە کە ئێوەکو بەڕێوەبەری کشتتوکاڵی ناوچەکە بێگومانە بێت داتا و ئامارتان لەلا بێ کاتێک فیستیڤاڵەکە بە ناوی فیستیڤاڵی هەنجیرەوەیە چەند بڕ دار هەنجیر لە سنووری کاری ئێوەدایە و ئەو جۆرانەی هەنجیر چین کە لەو ناوچەیە هەم لە ڕووی کەش و هەوا هەم لە ڕووی ئاو و هەواوە لە ڕووی خاکەوە لەبارن بۆی کە
جوتیاران ئەو جۆرە هەنجیرانە ینی گەشە پێ بدەن و زیاتر برەو بەوانە بدەن. بەڵێ بەنسبەت و پرسیارەکەی جەنابەت ئێمە وەک باز دەکەی ناتوانێت بەدار تهدیدی بکەین دار بەدار ژمێرکاریمان لێ بکەن باز ئێمە بە جوتیارمان لە ڕژێ جوتیارانمان لایە کە مەسەڵەن ڕزباخیان هەیە و یاخود چەند دوانم چێنراوە بە ڕزباق دەتوانین پرسیارەکە بەو شێوەیە مەسەل بکە یان ئەوها جواب بدەمەوە. ئەمە لە قەزای تەقتاق بە نزیکەی 8,000 دۆنم زەیمان هەیە کە ئەو زەویانە هەموو بەراون کەوتونە سەزەی بچووک. ئەو زەویانە کەتنە سێزەی بچووک زیاتریان هەموو ڕز و باخن دەتوانم برێم 400 بۆ 500 تا 600 جوتیار کاری باغداری دەکەن تقریبا 600 دۆنمان زیاتر بۆ بابەتە بۆ کاری کشتتوکاڵی مەسەل وەک ئەوە دەری هەنجیر و هەنێر و هەنار و ئەو بابەتانە هەمان لە لامانە. بەڵام خۆ ئاسانە کاک مستەفا تۆ بڵێن ئەگەر 40 جوتیار بێ بۆ نمونە هەر جوتیارێک بزانی چەند بڕ هەنجیری هەیە ئەنێەوە بەشێکی پرسیارەکەم و بەشەکەی دیتون چ جۆرێک هەنجیرێک چ جۆرە هەنجیرێک لە ناوچەی تەقتەق کەش و ئاوهەواکەی و خاکەکەی لەبارە بووی کە ینی بەرنامێکی جوان بتا بەڕاستی. بەێ پرسیارەکە جوانە تەمز لەو بابەتاکەەوەی کە مەسلەی گوتە ڕژەی دارەکە فەنەقسەکە تەوا دەتوانین بە زێرەدا دارێکی شیر بێش کە دەژێت و کابرێشکە لێدا و لەوانە کوالەتی باش نەبی ئەو بەرهەمەی باش نەبی ئیترێشکە دەچینتەوە بەس بەعام ڕێژێکی باش و شەی باشمان هەیە لەگەڵەوەشدا وەک پێشم گوتی کەتینە سێزەی بچووک بە ئاوەشی سازگار ئاوەی پاک ئاودرێک سەرڕای ئەوەی ئەمساڵ کەش و هەوا لەبار نەبووە باران وەک پێویست بارانی پەڵە نەبارێت لە سنوورەکەمان جوتیارانمان زۆر زەرمەند بوون لە ڕووی دانەوێڵەوە بەس ئەوانەی کە کاری کشتتوکال دەکەن چون کەتونە سەزێ بچووک زۆر وەک بەو شێوە زەرمەند نەبوون چونکە بە ئاوەکەی پاک و ئاوزێ بچووک ئاو دەدەن وە لەگەڵ ئەمەشدا جیاوازی پار لەگە ئەم ساڵ جیاوز زۆرمان هەیە هەنجیرەکانمان دوو زۆر هەنجیرمان هەیە هەنجیرەشان هەیە زەردە هەنجیرەشان هەیە ڕەشە خواستی زەرد زیاتر لە ڕەشەکەمان هەیە بە چاندن و فرۆشتنی هەنجیرەکە تام و چێژی باشترە شیرینترە خۆشترە ئەو لە تەتەقباوە هەنجیری زەردە ئەگەنا ڕەشیشمان هەیە لە ئێستادا. زۆر باشە گەر بەراوردێ بکەین با ساڵانی ڕابردوو ئەتوانین بڵین بەرهەمهێنانی یان بەروبوومی هەنجیر لە برەودانە لە تەقتەقیان ئەوە تا ئێستا زۆرێک لە جوتیاران گرنگی بەم بابەتە نادەن و ئەگەر بێت و لەلایەنی کشتتوکاڵی و لەلایەن ساختکردنەوەکەی بەرهەمەکەەوە هاوکاریان نەکرێ ئەوە ڕەنگە وەکو پێویست هەنجیر لە برەودانانە بێ. بەڵێ بەنسبەت ئەوەی وەک پێویست لە بابەتەکە بازەکەی ئەویان وڵای وەک پێویست بەڕاستیمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان لایەن پەیوەنددارەکەین کە ئاوڕێکی جدی بە تایبەتی لە هەموو جوتیاران بەزەکە بێنە سەر قەزای تەقتاق چۆن قەزای تەقتاق تا قەزایەکە لە هەرێمی کوردستان کە ئەم هەم بەرهەمە هەبێ بڕواناکەم لە هیچ شار و شارۆچکەش هەرێمی کوردستان و ناوڕاست و خواوی پارێزگای عێراقیش ئەم بەرهەمە لە تەقتەقدا ئەو لە تەقتەقی لەوێ هەبێ ئەگە من سەر ڕژێکت پێ بۆ باز بکەم لە ساڵی پارە دەتوانم لە هەتا 1500 وەرەوە زیاتریش بەرهەمان هەبووە 1500 تەن زیاتر بەرهەمان هەبووە لە قەزای تەقتاق ئەم بەرهەمەش هەر لە ناوخۆ سرف نەبووە لەوانەیە زیاتر بەرهەمەکانمان ئەو لە ناوخۆ کە پێویستی زیاتر ببوو بۆ ناوەڕاست و پارێزگانی خوار عێراقیش دەڕوە وە لەگەڵەوەشدا تەقتاق هەر بۆ دێنم تادایەوە دەکەم لە هیچ شار ئێشتەنیە ئەگەر دیسان بگەڕمەوە سەر ئەو بابەتی کەولۆت باز بکەم ساڵی پار دەتوانم لە ڕۆژێکدا 215 تەن لۆبیامان لێک ڕۆژدا هەبووە ئەوەش هەر بەو شێوەیە کە باز دەکەم لە ناوخۆ زیاترە و ڕەوانەی پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراقمان کردووە وە لەگەڵ ئەمەشدا حەزەکەم ئەوشتان پێڕا بگەێنم لە قەزای تەقتاق بە ڕێژێکی زیاد لە پێویست بەرهەمی ماسیمان هەیە حەوزەی زۆرمان هەیە لە قەزای تەقتاق دەتوانم 40 بۆ 50 تەن لەو کات و ساتانەی کە بەرهەم دێتە بەرهەم 40 بۆ 50 تەن بەرهەمان دیسان لە ناوخۆ زیاترە و بۆ ناوڕاست و پارێزگانی خوار عێراقی ڕەوان بکەین. بەڵێ بە پێی زانیاریەکانی ئێمە کاک مستەفا کۆمەڵێک جوتیار ئەو باخانی کە هیانە باخی هەنجیرە وەکو بڵێ تێکی ئەدەن ئەکرێ بەشتی تر ئەنی بۆ نەکرێت بە حەوزی ماسی کە ئێستا خۆت باست کرد ئایا ئەمە مەترسیمیە لەسەر با بڵێن بەروبوومی هەنجیر لە ناوچەکە لەبەرەوەی کە لەوانێت لەما قازان زیاتر بێ یان پڕفرۆشتر بێ یان چوزانم ئاسانتر بێ بە خێوکردنی و با بڵێن شوێنەکانی خۆیان ئەکەن بە حەوزی ماسی و ئەو بەروبوومە کشتتوکاڵی هەیەتێکێدن
ئەمە گرفت بۆ تەختەق دروست ناکە بۆ هەنجیری تەختەق دروست ناکە. بەڵێ بەنسبەوەی کە باسی دەکەی بڵێ لەوانەیە لەوانەیە لێ قڵقڵک بابەتانە هەبی بەزەگەرمە دایمان ڕێنمایان دەکەین سەردانیان دەکەین کە ئەو شوێنانەی کە جاری وا هەیە ینی لە دەسەڵاتی خۆی دانیە کە تێشی دەدا لەوانەیە تووشی نەخۆشی دەبی چارەسەری نەبی ناچار تێشی دا و دەچێنتەوە لەوانیان دەش بکاتە حوزی ماسی بەس دایمان ئەمە ڕێنمایان دەکەین کە ئەوانەی کە هەنجیر و هەنار و هەرمی ئەو بابەتان دەکەن لەسەر زەی بچووکن ئای پاچیان هەیە تێشیان نەدەن بەردەوامش لە چاندندا لە زیادوندا لە کەمیدانە لە قەزای تەختەق لەوانەیە لەگەڵ ویلایەت تێک بدرێ لەلایەشکە جوتیارشکە دەیچێنتەوە ینی بەرهەمان هەروە خۆ دوتاکەسە کەمی نەکرد لە قەزای تەختەق. زۆر باشە بێجگەل لەو بەروبوومە خۆماڵیانەی کە هەیەی تەختەق ناوچێکی گەشتیاریشە ئایا گرنگی پێدراوە لەلایەن گەشت و گوزارەوە و ئەتوانین بڵین ئەم جۆرە لە پێشەنگا و فستیڤالانە کە کرێتەوە لەم ناوچانەدا دەکرێت ببێتە هۆی بژانەوەی کردی گەشت و گوزاریش وە بتوانرێت ئەو جوتیارانی کە لەوێن سوود لە گەشت و گوزار و ئەو کەسانی کە سەردانی ناوچەکە دەکەن ببینن. بەڵێ بەنسبەت وڵی گەشتیارەکان کە دێن بۆ قەزای تەختەق بەڕاستی سەدارمان دەکەن ئێمە ئاسانکارین و دەکەن هاوکارین پشتوانێ بێت بەس کێشەیەکمان هەیە لە قەزای تەختەق تەنها ڕێگاوبانەکانە ڕێگاوبانەکەمە تاکو ئێستا کەسایی دەلاوانێ ئەوە کێشەیەک بۆ گەشتیارەکانمان دروست بوو بێ کە دێن بۆ تەختەق بەس ئینشاڵڵا ئەمەش چارەسەرە دەبێت بۆ بتوان ڕێگاوبانەکانمانە فراوانتر بکرێ و خۆشتر بکرێ و لەو بابەتە و هەر لەگەڵدا ئەو جوتیارانی کە بەشداری دەکەن تەنها بەبەستیان فرۆشتنی بەرهەمەکانیان نییە چونکە لەوەی کە دێتەوێندرێ ئەو جوتیاری کە دەوێ دێتەوێندرێت لە سعات 12 دوی شەوێ سێ شەوێ هەنجیرەکە لێ دەکاتەوە زۆر هیلاکومان دیوە بەڵام لەگەر ئەوەشدا ینی حەز دەکات بێ بەشدار ئەو فیستیڤاڵە بکە کە بەرهەمەکەی خۆی بناسیێنی بەرهەمەکەی خۆی بناسیێنی بکە هەموو دنیا کە تەختەق شارێکی گەشتیاریە و شارێکی کشت و کاڵیە وە لەگەڵ ئەمەشدا تەختەق هەر بە هەنجیر بە ناوبانگ نیە بۆ پێشم گوتی بە ماسی ئەو بابەتانە بەس ئەم ساڵ خۆشبەختانە هەر هەنجیر و کاری دەستی و کوردواری خواردی کوردواری نمایش نەکرایە ئەم ساڵ زیاتر لە ساڵی پار شەریکەی نەوتی شواشۆک بەرهەمەشی خوان هینابوو لەوێ نمایشیان کردبوو کە نەوتی شواشۆکە و کە چ زۆر نەوتەکە و باشترین زۆر نەوتشمان هەیە لە قەزای تەختەقمانە ئەو خۆی لە خۆ دەرکە قەزای تەختەق لە هەموو قەزایەکانی هەرێمی کوردستان و خوار و عێراقیش دەوڵەمەندترە لەو بابەتانە. بەڵێ کاک سەباح بێگومان جوتیار پێویستی بە دامێکی گرنگە ئەویش بە کردنەوەی ئەم پێشانگایانە بە بازارکردنی بەرەمەکانیان لەو کاتەیە کە بەرهەمێک پێگا لە سنوورەکانەوە هیخائی دەرەوە نێت بۆی ئەمانی ناوخۆ سەر ببێ یەکێکی دیکە لەو دەعمانەی جوتیارەوەیە کە بەڕات ویان کارگەی تایبەت دەبێت بۆیی کە ئەو بەروبوومە زۆرەی لە ماوەی چەند مانگێکا بەرهەم دێت هەڵبگیرە لە کاتەکانی دیکە بخرێتە بازار یان کارگەیەک دروست بکرێت بۆ نمونە لە لای ئێوە وازان بڕیار بوو لە ماوەی ڕابردووە کارگەیەکی دۆشاوی تەماتە دروست بکرێت چونکە ئەرزێکی بەراوی زۆری لێەوە تەماتە زۆرەکرێت لەو ناوچەی ئێوە بۆچی ئەم کارگەیە دروست نەکرا گرفتەکانی بەردەم دروست نەکردی ئەم کارگەیە چی بوو؟ بەنسبەتەوەی کە ئەو گفتەی کاتە پێش ئەو کارگەیە دروست بکرێ لە 2014 بە دواوە شەڕی داعش و قەیرانی دارایی ئەو بابەتانە حکوومەت هێرێن بە بیانی ئەو بابەتانە نەیتوانی ئەو شتانە تەواو بکە بەڵام لەگە ئەوەشدا بۆ ئەم ساڵ جەنابی وەزیر بە خۆشحاڵی و بەشدار ئەم فستیڤاڵی کردیا بەڕێز بێگەتخان وەزیری کشتار و سەرچاوەکانیەوە بەشداری کردیا ئێمە یادداشت تێکمان داوەتی لە سەرم بابەتانە ئەو کە جوتیاران پێویستیان پێیتان بە نمونە داوامە لێکردیا ساردکەرەوەیەک بۆ علوێ تەختەق دابین بکات لەبەر ئەوەی ڕۆژی وا هەیە جمعەیە یاخود جێژنەیە کە جوتیاران بەرهەمەکانە دێنن بۆ علوە مشتریان نییە کە بفرۆشێن دەبینێتەوە کە دەبێتەوە خەسار دەبێت بەزەگە بێت و بەڕادێکمان هەبێ لە علوەدا بنرێ بەڕادش گەورە بێ ئەو جوتیار دەتوانانی بەرهەمەکەی خۆیدا تێدا بنێ و بەیانی بە بازاری بکە وە لەگەڵەوەشدا زۆر داوەشتی کەمان لێکردو کە بتوانین لەو سنوورە بۆن دروست بکرێ بەنداو دروست بکرێ هەروە بێتەوە دابینکرددا و دەرمان و دەرمانی قڕکەر و چیمیا لۆ برازوتیارەکانمان دروست بکرێەوە دەرسێک بدرێ بەو برازوتیارانی کە حوزی ماسی دەکەن ڕێنمایان بکرێن هاوکاریان بکرێ ئیتر ئەمانە و زۆر تریش کە ئەو دامانە بە بۆ جەنابی وەزیر و وەداوای کاگەل لە قوتونانیشمان کرد بە تایبەت کۆشتاری تەختەق تەماتێکی زۆرمان هەیە وەک باست کرد هەنجیرێکی زۆرمان هەیە کە بتوانین لە ساری ئاندان لە ئێستا بەدوا ئەگە بتوانین هاوکارمان پشتیوانمان بن لە قەزای تەختەق بتوانین کاگەشی لە قوتونان لە قەزای تەختەق دروست بکرێ بەڕاستی پێدار سەرجی جوتیارانە لە قەزای تەختەق بۆ پێشم گوتی پێشەنگە لە هەموو شتەکان بەس بەداخەوە
بە وەزی شەڕی ناوخۆ و خەیرانی داری بابەتانە هەتاس لە تاقتاق شتێکی نەکراوە کە برێم ئێستا بۆت باز بکەم بەس ئێمە لە قەزای تاقتاق وەک بەش گشتکاری تاقتاق هەموو کات هاوکار پشتی جوتیارەکانمان بوونە بەرمونە ئێمە 950 جوتیارمانەیە ئەم ساڵ 800 جوتیار خۆی ناونوت کردیە بۆ ئەوەی بتوانی گەنمەکەی ڕەدەستی حکوومەت هەرێم بشکە بەڵام بەداخۆ بە وەزعی ئەوەی کە سان ڕژەی بارانبانی کەم بە نەماتوانێت وەک پێویست گەنمەشی هەمە بەرهەمەبی بەس بار حاڵ ئەوەندەی هەمان بووبی ئێمە پژگیری بۆ 800 جوتیارمان کردیا کە بتوانی بەرهەمەکەی ڕەدەستی حکوومەت بکەم وە لەگەڵ ئەوەشدا ئێمە هەباشەیەکمانە بۆ گەن پاکردن هەرچەند بچووکە لە بەشەکەمان بەس لێرەدا هاوکاری جوتیارانمان کردیا کە بتوان سەردانمە بکەن گەنمەکانیان بۆ پاکبکەنەوە کە ببێتە گەنمەکی باوەڕ پێکرا و بتوانی بیچینی و هەروەها جیازشکەمان هەیە کەەوە هەنجوین لێ دەکاتەوە جیازی دەکاتەوە لە شانەکەی ئەمەش هەر جوتیانە سەردانمان دەکەن دایاندێنێ و کە بێ بەرامبەر دەچن هەنجوونەکان لێ دەکەنەوە و بۆمان دەگەڕێنەوە لەگەر ئەوەشدا جوتیاران زۆر سەردانمان دەکەن داوای کاربەمان لێ دەکەن ئێمە پژگیریان دەکەین کە جوتیارەی کە لەلای ئێمە جوتیار بێت جوتیار ڕاستەقینە بێت جوتیاری دابەش بی یاخود تاپۆبی بار جوتیارە لای ئێمە کە ناوی جوتیاری هەبی ئێمە پشتیوان دەبێت پژگیریان بۆ دەکەین و کەشفیان بۆ دەکەین و ئیتر ئەو لایانی پەیوەندیداریش ئەو کات دەتوانێت کاربان بۆ دابین بکەن لەو بابەتەی کە داوای کردیا. زۆر باشە گەر لە کۆتایە باسێک لە بەرهەمەکانی تری تەقتەق بکەیت و لە ڕووی کوالێتی و لە ڕووی بەروبوومەکەەوە چۆنە دەکرێت بڵین زۆر تایبەتە و دەکرێت چی بکرێت بۆ جوتیاران بۆ کردی گشت و کاڵ بۆی کە زیاتر گرنگی پێ بدرێت و ئەم بەرهەمە جوانی کە هەیە ساغ بکرێتەوە هەناردی شارەکانی تر بکرێەوە داهاتێکی باش بۆ جوتیارانیش دابین بکە و بۆ ناوچەکەش. بەنسبەت کە بازەکە لە کوالەتی بەڕاستی لە قازای تاقتاق کوالەتی بەرهەمەکانمان هەموو کوالەتی باشیان هەیە چونکە جوتیار بە ڕێزەکانمان وەک پێم باسم کرد هەمووی بە ئاوەشی سازگار ئاودن بەزەی بچووکە لەگەڵەوەشدا ئاوی ژێرزەی بەکارنانی کەوا زەر و زیانی بۆ هاوڵاتیان و بۆ لایەن پەیوەندیارەکان هەبی هەمووی ئاوی زەی بچوو بەکاردێنن کە ئەوە لەوەی ئاوەکە زۆر پاکە و لەگەر ئەوەشدا جوتیار بەڕێزەکانی ئێمە دەرمان بەکارنانن ئەو دەرمانێک کە جاری وا هەیە مەسەلەن هەنجیری پێگەورە دەبی یان بابەتەکانی کەی بێگەورە دەبلەوەی یان زەردی بکە ئەمە ڕێنمایان دەکەین پێیان دەڵێن کە بابەتەن بەکارێن چونکە لەبەرەوەی شتێکی خراپی دەکەوتە سەر بەرهەمەکە و بۆ هاوڵاتیان کە لە بازار دەیکڕن ئەوە شتێکی خراپە لەبەرەوە دەتوانین بریم وڵی بەرەمەش زۆر چاکمان هەیە کوالەتی زۆر باشی هەیە لەگەڵ ئەوەشدا شتێک کەشەیە کە بازەکە چ بکرێ ئەو بازەکەی وەڵی چ بکرێ نازم لە چێن دەست پێ بکەم برم چ بکرێ هەرچی بکرێ بە جوتیارکەمە هەرچی بکرێ بە جوتکار چونکە لە زروفی ئێستادا ئەوەی زەرمەندی یەکەمە جوتیارە ئەم ساڵ بە تایبەتی جوتیارەمان ڕاست ئێستا کە باسی بەرهەمەکە دەکەنین هەمانە بە زۆڵای زەرمەندیشین جوتیارمان سوودمە نەبوون ئەم ساڵ چونکە بەهۆی ئەوەی کە ڕێژێکی باش باران نەباریوە هەر برم پەرەی نەداوە بەڕاستی جوتیارەمان زەرمەندی یەکەمن لەگەڵ ئەوەشدا دیسان ئەگەر بگەڕێمەوە سەر ئەوەی کە بەروومەکانیان هەیە بەنسبەت خەیار باینجان ئەو بابەتانە کە بازەکەم بەڕاستی سەرێکی زۆر نزمیان تۆمار کردێت توانم برمزاری وا بە 5,000 سەدینا 150,000 لە علوەکان فرۆشاوە ئەوش بەهۆی ئەوەی نازانم بەرهەمەکە ئایا زۆر لە دەرەوە هاتووە یاخود هەل لە ناخۆ زۆر بووە ئەگەر لە دەرەوە هاتبی داوا لایەن پێندار دەکەم ڕاستەخۆ ڕێگری لەو بابەتان بکرێت لە ئەو کاتی کە برا جوتیارەکەم بەرهەمان پێگەیشت ئەم بەرهەمانە ڕێگریان لێ بکرێ قەناعاتمان ڕێگری لێکراوە بەزانەیە دزە بژکار لە سەیتەرەکان لە شوێنەکان دزە بکرێت بێتە ناوڕاست بە داواکارم نێرن ئەو بابەتەش دزەی پێ نەکرێ و جوتیارەمان زەر نەبن لە ڕووی ئەوەی کە و بەرهەمەی خۆیان دەفرۆشن لە بۆ زەرمەندی یەکەم جوتیارانن و لەگەر ئەمەشدا کە بۆتان باز بکەم بەڕاستی ئێستا لەو کات و ساتەدا سەماد زۆر گرانە دەرمان زۆر گرانە ئەو بابەتانێک کە جوتیار بەکاری دێنی زۆر گران دەتوان حکوومەتی هەرێم بێ کارتی کشتتوال ببوژێتەوە دەبی دەعمێکی جوتیار بە تەواوەتی بکە چونکە سەرچاوی ژیان جوتیار دەتوانی بەڕاستی کشتتوکار پێش دەکەی بە کشتتوال و بە نەود پێش دەکەوی ئەگە کشتتوکار نەبێ مانامەیتمان نەکردی دەبی ئێمە زیاتر هەوڵ بە جوتیارانمە بدەین لە ڕۆچیان پێویست دابینە بکەین دا دەرم دابین بکەین سەمادیان بۆ دابین بکەین کارەبایان بۆ دابین بکەین ئیتر خانووی پلاستیکیان بۆ دابین بکەین کارگەری لە قوتنان بۆیان دابین بکەین بۆ جوتیاران بتوانن زیاتر
لەگەر بەرهەمەکەی خۆیان تعاملی باشتریان هەبی و وەزیاتر بچێنن چونکە ئەگەر بابەتە ئەو هابڕوە بەبێ و زووتار هاوکاری بکرێت زووتار لە خۆیدا بێتاقەت دەبێت چونکە بەڕاستی مەصرفەکانیان زۆر گرانە ناتوانن ئەو مەصرفە بکەن چونکە ئێستا بنمونە گەلۆت باز بکەم باسی بێنە سەر حوزە ماسیەکان حوزە ماسیەکان لە قازای تەختە وەک پێویستە دکتۆری ڤێتەرنەریمان نییە کە ڕۆژان زووتارەکان مەسەردانی بکەن لەوانەیە لە دەرەوە دەتان لە ئێران لە عێراق دکتۆر بینن بەڕاستی ئەوەش تەکالیفی زۆر دەکەوتە سەر زووتارەکانمان یان وەک پێویست دەرمانەکان لێرە نەبی ئەوەش تەکالیفی زۆر لەسەر دووتیارەکاندا لێ بەڕێز وەزیری کشتکار و سەرچاوەکانی کە لایەن پەیوەندیدار دەکەین ئاوڕێکی جدی لە قەزای تەقبرێتەوە چکە ئەو جار باسم کرد تاکە خەزا لە هەرێمی کوردستان و عێراق کە ئەو بەرهەمەی هەبی کەم بووم باسکردن. بەڕێز سەباح عوسمان بەڕێوەبەری کشتتوکاڵی قەزای تەختە سواز بۆی کە لەم تەوەرەیە لەگەڵمانە. سپاس دەکەین.